گیان لە دەستدانی مەسا بوو بەوەی کە وەکو جەڕقەیەکی ئاور بێ بۆ هەڵکشانی ئاعترازاتی سەراسری لە ئێران بەگشتی وە کوردستان کاربەدەستانی ئێران نەیان هێشتووە بە هیچ شێوازێک دایک و باوکی ئەشکان لە ژێر فشارەکان کە بۆیە نابێ ئێوە هیچ هەواڵێ بە کاناڵەکانی دەرەوە یا بە دنیا ڕابگەێنن. با دەنگی تووڕەیی خەڵکی ئێرانە لە ئێستادا مەسا بوو بەوەی کە مەشعەلی تووڕەی خەڵک جەرەقە لێبدا بۆچی بۆ نمونە دوایەوەی کە مەسا بە خاکەس پێدرێت کۆماری ئیسلامی سعی کرد جەنازەی مەسا بە شەو بە مەخفیانە بێ ئەوەی کە خەڵک ئاگادار کرێتەوە بخاتە ژێر خۆڵ بەڵام خۆشبەختانە ئەو خەڵکە کە لە سەقز بوون لە شاری سەقز بەرەنگاری ئەو سناریۆی جمهوری ئیسلامی ئێران بوونەوە و ئیجازەیان نەداوە بە بەشداری هەزاران کەس لە شاری سەقز و لە شارەکانی تری کوردستان تەرمی مەسا بە خاک دەستبێرات.